هەزاران نەفەر لەو بازاڕ دەبینەوە ئیش دەکا و ئیش نییە، ئیشی نییە، ئیش نمایە، ئامادەیە ئیش بکە کەسی ئیش نییە. ئەمن نێزم مێلی لە عەرەبانم هەتا بری خراپە، زۆر زۆر خراپە. ئەو کارەکە دەگەرێتەوە سەموچە و بێ ئیشی و زیاتر کرێکاری بیانیش دەور دەبینی دەور دەبینی لە بۆی کابرا ئێستاکەم کابراایەک منێرە ئیش بکەم ڕۆژێ بۆ نمونە لە کەمی برێ 20,000 وەیە ئەو ئامادەیە بەدە بکە دەیکە دیکۆ بەس هەرچی منم بە 20,000 لەوانێ بەڕێژ نەچم ساعبم خێزاندارم و چاوم داریشمەیە بە 20,000 بچێ بەڕێوە دەچی بیانی بێکێک لەوە کارەکانی بێشی دەنێت کابرا ژنماری لە سەنیە لە جێش دەنووتن کەلاوەیان لە جادەی دەنووتن نەکرێی دەدا نە ئاوی دەدا نە کارەبای لەسەرا هیچ لێسە نییە وەلو بخۆم کرێتی نیمە الحەمدولله بەس قەزدم لە نمونەی دێتم. کۆڕۆنا تەسیری لە بازار کردویان نەبوونی موچە زیاتر باخوا هەردووچی ئەگەر پارەیە تەسی لە بازار دەکا ئەگەر کۆڕۆنەش هەر تەسی لە بازار دەکا لە بەیانیەوە تا ئێوارە لەوانێ ئەگەر 1000 کەسی بدینی ئێستا کە عالی عازر عفسەتی هەرماسکی بەستایە پێشتر باوەڕی پێ نەبوو ئێستا بووە ڕاستی شتەکە ئەم یەک بەخۆم قەناعەتم پێ نەبوو ئێستا کەش ماسکم نەبەستایە بەس قەناعەتیشم پێیە غەرەتیشم هەردوو لە کاریگەریەیە بەخوای بەسخوا لەلایەنی کۆڕۆنای ئەگەر خوا ئاوەشی بەڕەحم بۆ ئاگرەیدا بکە لەلایەنش کەش باسی چاکسازی ئەو شتانە دەکرێت ئەمە زۆرمان وعد جێلێ بوو زۆرمان قسە لەو گۆترا و زۆرمان جێلێ بوو بە باڕۆی بەخوای من ئێستاش تەسەوڕ دەکەم ئەگەر دوو مانجیت کە ئەوها بڕوە گەنج لەو هۆلێرەی بەرچی زەڵامی دەبڕی دوورمە بینە گەنجێکی ئەوە لە سەری گەرم بیتن بەرچی خەرچی ببڕی لۆ کابرا بێ پارەیە ئیشی نێدە فەمینیسمێنێک و لێرەیە 5 قات تراکسودی نەفرۆشتیە لە بۆی زۆر تاسیل دەکەم بەس ئەمنیش نیمە هەموو خەڵک وەیە 195 بازار وەیە